بەناوی خوای مێرەبان ئازیزان سڵاوتان لێبێت لە بەرنامەی پشتەوەی ڕووداوەکان لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی بابەتێکی زۆر گرنگ کە ئێستا بووەتە جێی مشتومڕ لە عێراق کە تەنها یەک بابەتمانەیە ئەویش باس لە تارماییەکانی بیابان دەکەین با بزانین تارماییەکانی بیابان ئێستا چییە کە بووەتە مشتومڕی گۆڕەپانی سیاسی لە عێراقدا. بەڵازیزان لە گۆڕەپانی سیاسی عێراق ئێستا مشتومڕەکان لەسەر تارماییەکانی بیابانن. با بزانین ئەم هێزە چەکدارە کێن، لە کێوە هەن، کێ پشتگیریان دەکا و ئایا وەکەوەی کە بەشێک لە سەرکردەکانی عێراق ڕەتی دەکەنەوە هێزێکی چەکدار بە ناوی تارماییەکانی بیابانەوە هەبێت کە ئێستا بەبوون و نەبوونی بۆتە تارماییەک بۆ شەقامی سیاسی عێراق، ئەگەر هەبێ بۆچی هەیە، ئەگەر نەبێ بۆچی ئەم دەنگۆیە دروست دەکرێت. بۆچی ناوی ئێستا ناوی تارمایی بیابان دێنرێ، هەرچەندە لە 2019دا جارێکی دیکە مۆزوع باس کراوەتەوە لەبەرەوەی کە ئێستا ئاڵۆزیەکان لە یەمەن زیاتر بوون و لە یەمەن کە حوسیەکان زۆرتر باڵادەست بوون لە ڕووی گروپی چەکداریەوە هێزێکی ڕکابەر دژ بە حوسیەکان دروست بووە بە ناوی لیوازە بەلاحەکانەوە کە ئیمارات ڕاستەوخۆ پشتیوانیان دەکا و هۆکاری ئەوەی کە دەستی حوسیەکانیش گەشتەوە بوو زەبی پایتەختی ئیمارات هەرەوە بوو کە ئەتوانم بڵێم لیوازە بەلاحەکان بە جۆرە لە جۆرەکان تەنگی بە حوسیەکان هەڵچنیوە. بۆیە کاتێک لێرە شتێک دەبینرێت لە یەمەنە لەوەی کە بەرەنگاری حوسیەکان ببێتەوە، ترسیەوە هەیە کە لە عێراقیش جارێکی دیکە هێزێک دروست بکرێ بۆی کە ڕەنگە بۆ داهاتوو کە هەموو لایەک باز لە ئاڵۆزبوونی وەزعی عێراق دەکرێت پێویستیان پێ بۆ بەڕەڵستکاری حەشتی شعبی. بەتایبەتیش کاتێک کە گفتوگۆکانی ڤیەنا لە نێوان جەم سەرەسەرەکیەکان کە ئەمریکا و ئێرانە باس لە شکستی ئەم گفتوگۆیانە دەکرێت هەرچەندە درێژەی هەیە. بۆیە ئێستا زیاتر ناوی تارماییەکانی بیابان دێنرێت. تارماییەکانی بیابان لە 2019ەوە ناویان دێنرێ و ئێستا زیاتر دەخرێنە پاڵ محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمانی خولی پێشووە خولی نوێی عێراق کە لای ئەوە. کاتێکە باس لە بارودۆخی عێراق دەکەین یا بەگشتی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگەر باسی لە سیاست و ئاڵۆزیەکانیان بکەین دەبێ باس لە دوو جەم سەرەکی جیهانی بکەین کە بەرەیەکیان بەرەی ئەمریکا، ئەوروپا، ئیمارات، سعودیا، ئیسرائیل و بەشێک لە وڵاتەکانی دیکەەوە بەرەی دووەم ئێران و چین و رووسیان. هەرچەندە بەشێک لە وڵاتانی دیکە هەن کە ئەمبەر و ئەوبەر دەکەن بەپێی بەرژەوەندیەکانیان، بەڵام ئەمانە توانم بڵێم دەمێکە لەسەر یەک خەت دژ بە یەکتر وەستاون. بۆیە ئێستا بە جۆرە لە جۆرەکان ئاڵۆزیەکان زیاتر بوون وەگەر بمانەوە باز لە ئاڵۆزیەکانی عێراق بکەین دەبێ باس لەم دوو هێڵە بکەین کە ئاماژەم پێکرد. بۆیە کاتێکە لە عێراقیشا باز دەکەین لە دوای هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراقەوە بینیمان چۆن لایەنی ئێرانی زیاتر ئەوەی کە ڕوونە بە جۆرە لە جۆرەکان شکستی هێناوە لە هەڵبژاردندا یا زۆرینە نەبووە و بەرەی هێڵی ئەمریکی کە زیاتر ئەوەی کە ئێستا دەیانەوێت وەکو زۆرینە حکوومەت پێک بێنن پێکێنەری سەرەکی حکوومەت بنەوانن کە ڕوونە موقتەدا سەدر و لە ناو کووردا مەسعود بەرزانی و محەممەد حەلبوسیە. ئەوەی کە کورد و شیعە و سوننەی پێکەوە کۆ کردووەتەوە ئەم هێڵەیە کە ئێستر زیاتر لێرەیە. بۆیە کە دێنەوە سەرم باسە هەموو ئەمانەوە پێکێنانی تەنانەت حکوومەتی عێراقیش پەیوەستە بە گفتوگۆکانی ڤیەنا لە نێوان ئەمریکا و ئێران و چەند وڵاتێکی دیکەش کە نێوەندگیری دەکەن لە وڵاتانی ئەوروپا لە تەنانەت لە خودی رووسیاش. بۆیە ئەم گفتوگۆیانە تا ئێستا هەرچەندە باس لە شکستی دەکەن بەڵام درێژەی هەیە. دوو خاڵی سەرەکی لە گفتوگۆکانی ڤیەنا گفتوگویان لەسەر دەکرێت بۆیە دەچمە سەر و خاڵانە چکە ناچارین بۆی کە بمانەوە باس لە تارماییەکانی بیابانیش بکەین دەبێت بچینە سەر ئەوە گەر هاوکارانم گرافیکی دوای ئەوەشم بدەنێ بۆی کە باس لەوە بکەین بزانین بەڵام باس لەوە دەکالەوەی کە بەرەی ئەمریکا وڵاتانی عەرەبی توانیان گورزێکی باش لە لایەنەکانی ئێران نزیک لە ئێران بدەن لە دوای هەڵبژاردنەکانی 2021 عێراقەوە
بۆیە ئێران دەترسێت سیناریۆی هەڵبژاردنەکانی عێراق لە لوبنان دووبارە ببێتەوە کە بڕیار وایە 2 مانگی دیکە هەڵبژاردن بکرێ. بۆیە ئێستا هێزی تارمایی بیابان ڕۆڵی لیوازە بەلاحەکانی یەمەن لە عێراق بگێڕێت کە ئەمە دوو تەرسی سەرەکین کە لە ئێران هەیە. بۆیە دەبێت گفتوگەکانی ڤێنا درێژە بکێشێت تا ئەو کاتی هەڵبژاردنەکانی یەمەنیش ئەنجام بدرێ، هەڵبژاردنەکانی لوبنانیش ئەنجام بدرێ و پێکێنانی حکوومەتی عێراقیش ئەکەوێتەوە دوای هەڵبژاردنەکانی لوبنان لەبەرەوەی کە ئەگەر لە عێراقا ئێران بە جۆرێک لە پەچەکانی لەدەست دەرچوو بێ یا لە خوتەی یەکەم کە خوتەی ئەی پێدەوترێ شکستی هێنابێ لە پلانی ئەیدا، بۆیە دەبێت چاوەڕێ بکات لە لوبنان کە وڵاتێکی ئەساسە بزانێت چارەنووسی ئەوێ لەوێت چی بەسەردێ، لەبەرەوەی کە گفتوگەکانی ڤێناوە کاماژەمان پێکردو خاڵی جەوهرین باسی دەکەن. یەکێکیان باس لە مۆزوعی چەکی ئۆتۆمی ئێران و پیتاندنی یۆرانیۆم دەکرێت، دۆسیەی ئۆتۆمی بەگشتی و بابەتێکی دیکە هێزە چەکدارەکانی نزیک لە ئێرانن کە لە وڵاتانی عێراق، لە سووریا، لە یەمەن، لە لوبنان هەموو ئەمانە هەن کە ئەتوانم بڵێم ساڵانێکە وڵاتە عەرەبیەکان لە ناوچەکە و ئەمریکا خۆی گیرۆدەی ئەم هێزە چەکدارانەیە کە نزیکن لە ئێرانەوە و ئێران دام و پاڵپەشتی چەکداریان دەکات. بۆیە هەموو ئەمانە کە ئێستا دەگوزارێت پەیوەستن بەمانەوە. بابزانین تارمایی بیابان ببورن چۆن ئەم جەدەلەی خستووەتە نێوان کەسایەتیەکانی عێراق و سەرکردە سوننەکان بە تایبەتی. هێزی چەکداری تارمایی بیابان دەدرێتە پاڵ محەممەد حەلبوسی و محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمان و دیارە باس لەوە دەکرێت تارمایی بیابان ئێستا پاسەوانی و پارێزگاری لە بارگای لایەنە سوننەکان دەکەن لە عێراق و لە بەغداش بە تایبەتی. وهروە حکوومەتی عێراقی دەڵێ ئەوەی لە بارەی تارمایی بیابانەوە دەوترێت تەنها بڵاوکردنەوەی ترس و وەهمە بۆ گەیشتن بە مەرامی سیاسی. وهروەها ئەحمەد ئەبوڕیشە سەرۆکی کۆنفرانسی سەحوەی عێراقی دەڵێت چەند لایەنێک ئامانجیان هەڵوەشانەوەی هاوپەیمانی تەقەدومە لە بەشداریکردن لە پێکێنانی حکوومەتی نوێ. هاوپەیمانی تەقەدومیش پێکاتووە لە محەممەد حەلبوسی، خەمیس خەنجەر و سامن و جێفی کە ئەمە ئێستا توانم ڕەسی بەرەی سوننەن و محەممەد حەلبوسی وەکو سەرکردەی سەرەکیان بەشداریان لەگەڵ زۆرینەی عێراقی ئەوەی کە بەدەستی هێناوە لە مقتەدا سەدر و لە کووردا مەسعود بەرزانی دەیانەوێت بەشداری لە حکوومەتی نوێ بکەن. ئەگەر قەرار بێت تارمایی بیابان وەهم بێت کەواتە بۆ تێکدانی ئەمەیە وەکەوەی کە ئەحمەد ئەبوڕیشە باسی دەکات، بۆی کە درزێک بخرێتە نێوانە و بەرەی کە ئێستا دروست بووە لە نێوان محەممەد حەلبوسی و مقتەدا سەدر و مەسعود بەرزانی لەوەی کە بوترێ بە ئەم مەسجە کە دروست دەکرێت بۆ مقتەدا سەدر لەوەی کە پێی بوترێ ئەوە سوننەکانن خەریکی خۆڕێخستنەوەن، بۆیە ئەمەی کە تۆ دەیکەی زیانی بۆ بەگشتی شیعە هەیە و ئەم هێزەی کە دروست دەکرێت بۆ گیانی شیعە و بۆ گیانی هەشتی شعبیە، بۆ ئەوە یەکێکە لە ئامانجەکانی کە باس دەکرێت. بەڵام دوای ئەمە گەر گرافیکی دیکەم بنێ بابزانین تارمایی بیابان چۆن دروست بووە. لە ساڵی 2019ەوە دروست بووە، هەر ئەو کاتەش کە قسەیەک دەکرا بە ناوی هەستانەوەی عێراق، بە ناوی جارێکی دیکە بۆ نمونە تەنانەت ئەوەی کە لە شەقاما دەوترا هێنانەوەی بەعسیەکان بۆ سەر حکم، ئەو کاتی ئیدی ئەمریکا زۆر نیگەران بوو لەو دەسەڵاتی کە لە عێراقدا حکمی دەکرد. بۆیە ئەو کاتە هێزێکی نزیک بە 1000 کەسی و تایبەت لە سەربازگەی عینەسەر لە پارێزگای ئەنبار و سەربازگەی حەبانیە ڕاهێنانی سەربازی تایبەتیان پێکراون و ئەمە لە ساڵی 2019 ئەوەندە بووە. بابزانی خاڵەکانی دیکەیان چییە لەسەرەوەی کە تارمایی بیابان چۆن دروست بووە و ئامانەکێن. هێزێکی ڕاهێنراوی تایبەتن، پێیان دەوترێت فیدایی یا وەفادار بە محەممەد حەلبوسی و سیاسەتەکانی محەممەد حەلبوسی کە لە ساڵی 2019 ئەمریکا لە ژێر ناوی پرۆژەی هەستانەوەی عێراق مێزەی دروست کردووە کە هیچ پەیوەندیەکیان بە هێزی سەربازی عێراقیەوە نەبووە و ڕاستەخۆ ئەمریکا ئاڕاستەیان کردووە کە ئەمە قسەی 2019 کە سەرچاوە میدیاکانی ئەو کاتێک کە باسی مێزەیان کردووە لە زاری سەرچاوە ئەمریکیەکانەوە لە ناو پارێزگای ئەنبار و لە ناو سەربازگەی عینەسەد ئەم هەواڵەیان گواستوێتەوە کە ئەو کاتە باس لەوە دەکەن زیاتر لە 1000 چەکدارە. ئەم هێزە بەشێکیان لەو خەڵکانە پێکهاتوون کە وەک هەستەی یا کاراکتەری سەرەکی پێکێنەری داعش ناوە برناون کە لە 2019 جارێکی دیکە ئەمانە هێنراونەتەوە ڕاهێنانیان پێکراوەتەوە وەکەوەی کە بەرامبەر بە شیعە هێزێک دروست بکرێتەوە بە ناوی هەستانەوە لە عێراقدا و ئێستا ئەم گومانەیش دروست بووە لەوەی کە
هەڵاتنی زیندانیانی داعش لە سووریا و ئێستا دیارنەمانی نزیکی 2000 لەو زیندانیانە باز لەوە دەکرێت هەموو ئەمانە هێنراون و تێکەڵ بەم تارمایی بیابانە دەکرێن یا کراون و بۆیە گومانەکان زیاتر هەیە لەوەی کە بۆچی دوای شکاندنی زیندانەکە لە سووریا جارێکی دیکە ناوی تارمایی بیابان زیاتر بووە بۆیە ئەوە بابەتێکی دیکەیە کە زیاتر قسەی لەسەر دەکرێەوە سەرچاوی جیاواسێ لەوەی کە ئێستا دەوترێ نزیکی زیاتر لە 4000 سەربازن تارمایی بیابان و لایەنێکی دیکە هەیە باز لەوە دەکا کە نزیک بە 8000 وردەیەک سەربازن هەموو ئەمانە هەرچەندە سەرکردە سونەکان لە عێراق تا تارمایی بیابان هەمووی ڕەتەکەنەوە و پێیان وایە ئەمە وەهمێکە دروست دەکرێت بۆ شکستێنانی ئەو اتیفاقیەی کە لە نێوان مقتەدا سەدر محەممەد حەلبوسی و مەسعود بارزانی هەیە بۆی کە لێرەوە سونەکان بتوانن بەشداری لە پێشێنانی حکوومەت بکەن بۆیە هەمووی بە وەهم سەیری دەکەن بەڵام تا ئێستا شەقامی شیعی زیاتر لەسەر ئەمە قسەی نەکراوە وەکەوەی کە ڕاستەخۆ قسە بکرێت بەهۆی کە بڵێ وجودیان هەیە یاخودنا دیارە ئەمە بابەتێکی سەرەکیە کە ئەگەر بە وەهم نام ببرێ بەڵام ئەگەر بێت و تارمایەکانی بیابان واقعێک بێ هەبێت و ئەم ڕێکارانەی کە باسەکەن لە 2019ەوە هەبووە وەرە ئەو کاتەش باس کراوە و ئێستش باز دەکرێتەوە واتە ئامانجی بەرەی ئەمریکی لەوەی کە باسمان کرد ئەمریکا ئیمارات و ئیسرائیل و سعودیا کە دەیانەوێ ئەم بەرە دروستکەن دیارە لە یەمەن ماوەی چەند ساڵێکە کە شەڕە و حوسیەکان زۆرینەی وڵاتیان بەدەستە تەنگیان تەنانەت بە وڵاتە عەرەبیەکانی شەڵچنی بوو لە دوای دروستکردنی هێزێکی لیوازە بەلاحەکان کە ئەمە بەرهەڵستکارێکی سەرەکی ئێستا حوسیەکانن لە یەمەندا کە پێکهاتوون لە هەندێک چەکداری یەمەنیان تایەوە غێرە یەمەنیشیان تایە هەر ئەوانەی کە لەناو تەنانەت دەوترێت بۆ نمونە تورکیاش پشتیوانی ئەم چەکدارانە دەکات لەناو ئەو شەبەکە جیهانیەی کە هەبوو بە ناوی داعشەوە هەمویان ئێستا بەشێکی زۆریان لەوێ کۆبوونەتەوە و هەر ئەمە وای کرد لە پێناوەوەی کە ئیمارات داعمی سەرەکی لیوازە بەلاحەکانی یەمەنی دەکرد حوسیەکان بە ئامانجگرتنی ئەبوزەبی مەسجێکی ڕوون بوو کە دایان بە ئیمارات دەبێت دەست لە پاڵپشتیکردنی لیوازە بەلاحەکان هەڵگری کاتە گەر بێت و تارمایەکانی بیابان واقع بوو بێت و هەبێت ئەمە وەرگرتنی ئەو نمونەیە کە لە یەمەندا بۆ وڵاتە عەرەبیەکان یا بۆ بەرەی ئەمریکی ڕاست بووە و ئەتوانم بڵێم ئەنجامی هەبووە بۆیان لە بەرەوەی چەند ساڵ کە خۆیان لە شەڕ بوون هێندەی ئێستا ڕەنگە تەنگیان بە حوسیەکان هەڵنەچنی بوو لەوەی کە لیوازە بەلاحەکان زیاتر ئەو وەهمەیان بۆ دروست بووە کە لیوازە بەلاحەکان دەتوانرێ ڕکابەری سەرەکی حوسیەکان بێ و لەگەڵەوانە زیاتر بجەنگێ بۆیە لە بەدیلی گواستنەوەی ئەزمموی یەمەن بۆ عێراقیش تارمایی بیابان خۆ ئەگەر ئێستش ئەم چەکدارانە وجودیان نەبێ ئۆتۆماتیکی بووەتە وەهمێک بۆ شەقامی عێراقی لەوەی کە باوەڕیان وایە هێزێک هەیە بۆیە ئەگەر سەرنج بدەین ئەوانەی کە ئێستا یاخی دەبن لە ناو عێراقدا چاوانەی کە لەلایەن شیعەوە لەلایەن حکومڕانانەوە لەلایەن دەسەڵاتەوە دەچەوسێنرێنەوە ئەگەر هەر گروپێک لە ناو یا هەر کەسێک لە ناو عێراقدا بە جۆرە لە جۆرەکان یاخی ببێ لە ناو بیابانەکانە دەتوانێت خۆی لەگەڵم گروپەیە ببینێتەوە بۆیە بانگەشەیەکی باشە ئامادەکاریەکی باشە لە هەموو ئاڵۆزیەکدا کە لە عێراق ڕوبەڕووی ببێتەوە تارمایەکانی بیابان ئەگەر تا ئێسش دروست نەبوو بێ دروستکردنی لە دوای دروستکردنی وەهمەوە ئاسانە بەوەی کە لە هەموو ئاڵۆزیەک لە عێراقدا بتوانێت وەکو بازنەیەک سونەکان لە ناو بازنەیەکی چەکداری کۆ بکاتەوە هەرچەندە هەموو لایەک باز لەوە دەکەن لەوەی کە بارودۆخی عێراق ڕوو بە مەترسی دەڕوە میوانێکمان هەیە لە میسرەوە ئەویش دکتۆر سەنگەر قادر لەگەڵمانایە کاک دکتۆر سڵاو لێبێ سپاس بۆ ئەو دەرفەتە دەمەوێت بزانم جەنابەت لەسەر تارماییەکانی بیابان چی دەڵێ ئەوەی کە ئێستا بووەتە مشتومڕی گۆڕەپانی سیاسی عێراق و بە تایبەتی سونەکان ڕەتی دەکەنەوە بە وەهم ناوی دەبن سڵاو بۆیەوە بۆ بینەرانی پەیامی تۆی لە شەقامی عێراقیدا لە ئێستادا باس دەکرێت لەسەر تارمایی بیابان یاخۆ ئەو گروپانێک گروپی تارمایی بیابان ناویانە هێنرێ و بۆیان باسییان کردو و گروپانە یعنی ئەو ڕیوایەتە یاخۆ گێڕانەوەی کە لەلایەن حەشتی شعبیەوە زۆر برەوی پێدرا و بانگەشەی بۆ کراوە ئەوەی ئەو گروپە لەلایەن ئیمارات و ئەمریکا و ئیسرائیلەوە لە بیابانەکانی ئەمبار و هەروەها لە ناوخاکی ئوردون و لە ناوخاکی سعودێدا مەشقیان پێکراوە و دواتر ڕەوانەی پارێزگاری
پارێزگای ئەمبار کراون و لە دوای پارێزگای ئەمباریش تەلەپزوی تێدا چەند ڕۆژی ڕابردوودا ئەبوو عەلی عەسکەری کێکێک لەسەرکردە دیارەکانی حەشدی شعبی ئاماژەی بۆ کە بەشێک لەو چەکدارانە یعنی خۆیان خزاندوتە من ناوشاری بەغداد و لە ناوشاری بەغدادا بڵاویان سێکراوە و حەشدی شعبی هەرێکە لە حەلبوسی و هەروەها ئەحمەد بۆڕیچەی سەرۆکی عەشیرەتەکانی ئەمبار بۆ تۆمەتبارەکەن کە ئەوە پشتیوانی ئەو هێزن و هێزیان بۆ ئەوە دروست کردووە بۆ ئەوەی جارێکی کە خوێن بە دەمارەکانی حیزبی بەعزدا لە ناو عێراقدا بکەنەوە جارێکی کە هەوڵی ئەوادەن بەعز لە عێراق بێتەوە سەر دەسەڵات بەڵام ئەوەی لە ڕووی واقعەوە ئەوەی باز دەکرێتەوە تەنها سیناریۆیەکی حەشدی شعبیە و هیچ گروپێک لەژێر ئەو ناو نیشانانەدا نییە بەڵکو ئەوەی ڕووی ڕاستیەوە ڕووداوەیە ئەوەیە لەلایەن چەند عەشیرەتێکی ئەمبارەوە لە ماوەی ڕابردوودا بەتایبەتی لە دوای ساڵی 2010 و بە دیاریکراوی سەبەر خۆپیشاندانەکانی تشرینی ساڵی 2019ەوە ئەو کاتە حەلبوسی هەوڵیدا لە ڕێگەی ئەحمەد ئەبوڕیشە هەروەها چەند عەشیرەتێکی دیا لەو سەلاحەدینەوە ژمارەیەک گروپی چەکداری دابمەزێنن بۆ پاراستنی ناوچەکانی خۆیان لە ئەگەری هەر هێشتێکی داعش بەتایبەتی لەو کاتەدا کە داعش هێشتەکانی بەسەرەوە ناوچانە زیاد کردبوو بۆیە ئەو گروپانەیان تەدا مەزران و گروپانە ڕاستەوخۆ لەلایەن حەلبوسی و ئەبوڕیشەوە پشتیوانی دەکران و بەشێکی زۆریان تێکاتوون لە خەڵکی دانیشتوانی ئەو ناوچەیە و چەکدارانە بەشێکیان لە دواتردا بوون بە پاسەوانی بەرپرسە سیاسیە سونەکوتانی ئەو پارێزگایانە بەڵام وی لەسەر دارمایی بیابان باسەکرێت ئەمە پەیوەستە بەو دۆخە سیاسی کە ئێستا لە عێراقێ بەتایبەتی لە سەروبەندی پێگەێنانی حکوومەتدایە بۆیە حەشدی شعبی دەوێت چەقانی پێنێست کە ڕەنگە ئەگەر داعشیش نەبێتەوە حیزبی بەعز جارێکی کە خۆی نوێ ئەکاتەوە بووی بێتە سەر دەسەڵات و هەروەها دەیەوێت ئەو پەیامەش بە شیعەکەکان بدا کە سەرچینەکان خەونیەوەیانەیە کە دەسەڵات لە شیعەوە وەربگرنەوە بۆ ئەوەی کە شقامی شیعە بڕژێ نەگەرنا لە ڕووی واقعەوە ئەو بانگەشانی کە حەشدی شعبی ئاماژەی کە پێ دەکەن بوونی باشە کاک دکتۆر واتە لە ڕووی واقعەوە تارمایەکانی بیابان بوونی نییە بەڵام بۆچی ئەگەرێکی نادێنێ لەوەی کە بوونی هەبێ وەکوەی کە پێشتر ئاماژەم پێکرد ئەو ئەزمونەی کە لە یەمەن هەیە و بەرهەڵستکاری کە وڵاتە عەرەبیەکان و هێڵی ئەمریکی دەتوانم زیاتر بیڵێم ئەوەندێک کە گیریان بە دەستپەسیەکانەوە خواردبوو خۆ ئێستا لیوازە بەلاحەکان کە لەوێ دروستکراوە ئەزمونێکی باشە ئەگەر شەقامی سوننا بیگوازێتەوە بۆ عێراق ئەلبەتە باشەکە لە چاوی ئەوانەوە دەیڵێم عمالقات لە جنوبی یەمەن زۆر جیاوازترە لە سونەکانی عێراقەوەی لە یەمەن و ڕوودەدار دۆخێکی سارابەیەک جیاوازە عمالقات گروپێکی چەکدارین کە لە سەلەفیەکانی یەمەن تێکاتوون ڕاستەوخۆ لەلایەن ئیمارات و پشتیوانی دەکرێن وەم گروپە ینی باگراوەندێکی لە مێژینانێ پێشاڵی 1990 یەمەنی باشوور خاوەنی سەربەخۆیی بوون و دەوڵەتی خۆیان نەبووە دواتر لە دوای ساڵی 90ەوە لەگەڵ یەمەنی باکووردا تێکەڵ بوونەوە ئیتحادیان پێکێنا و دەوڵەتی یەمەنی ئێستان دروست کرد بەڵام لە دوای ساڵی 2014 ڕووداوەکانی بەهاری عەرەبی و هەروە ئۆپەراسیۆنی سعودی و هاوپەیمانەکانی بۆ سەر یەمەن ئەم دۆخە گۆڕا بۆیە یەمەنیەکانی باشوور باوکاری ئیمارات هەوڵیاندا ئەمارەتێک یاخود جۆرێک لە دەوڵەت لە گروپێکی ئەوەندەی گروپێکی ینی پەیوەستن بە خێڵەکانیانەوە نەپەیوەستنین بە وڵاتانی چواردەورەوە و ئیماراتیش بۆ پشتیوانی بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی خۆی لە یەمەن پشتیوانی ئەو گروپە دەکات ئەگەر ناوە گروپێکی توندڕەون بەڵام لە چوارچێوەیەکی نیشتیمانیدا ئەوەی لە عێراق ڕووداوە نییە کە گروپی هاوشێوە دروستکە و استراتیژی ئەمریکا لە عێراقەوەیە کە سوپای عێراق بنیاد بنێتەوە و هەوڵ بدات تاموزە دەستگا ئەمنیەکان بە سیستماتیک بدات بۆ
ئەوەی بتوانێت بەلای دیکەمەوە پارێزگاری لە بەبەرژۆندەکانی بکات چونکە کۆزانی ئەمریکان ناتوانێت مامەڵە لەگەڵ مامەڵەی ڕاستەوخۆ لەگەڵ گروپی میلیشیاییدا بکات بەڵام ئەتوانێت بەڕاستەوخۆ مامەڵە لەگەڵ سوپایەکی نظامیدا بکات یاخود لەگەڵ تەتام و دەستگایەکی ئەمنی نظامیدا بکات بۆیە ئەوەی ئەمریکا ئەوێت لە عێراق ئەنجامی بدات جارێکی کەسەکەخستنەوەی سوپایە و بەهێزکردنەوەی دام و تەزگا ئەمنیەکەکانە بۆ ئەوەی بتوانێت لە چوارچێوەی سنوورداردا و نفوزەی ئێران وەروا وڵاتانی دیکە بەتایبەتی چین و رووسیا کە چاوەڕوانەکرێت لە ئاینەدا نفوزێکی زۆریان لە عێراق بێت بووم بۆ ئەوەی بتوانێت ئەو نفوزە سنووردار بکات هەوڵەدات کە سوپای عێراق و دام و دەستگا ئەمنیەکان بەهێز بکاتەوە من نەک هەوڵی دروستکردنی گروپی میلیشیایی بدات چونکە بە دڵنیای ئەمریکا میلیشیایی شکاندنی ئەو بەندیخانەیە لە سووریا لەلایەن داعشەکانەوە دەستگیرکراوانی داعشەوە ئەمە چه پەیوەندیەکی هەیە بە ئاڵۆزی عێراقەوە بە دڵنیایی ئەوە شکاندن و هەوڵی هەڵهاتنی زیندانیانی داعش لە گوێران چەند ڕەهەندێکی هەیە و چەند سیناریۆیەکیش هەبوو بۆەوەی بجێبەجێ بکرێت لە دوای هەڵاتنی چەکدارانی داعش زیندانی و گوێران نزیکەی 3720 چەکدار سەرکردەی داعشی پێدا زیندانی کراوە لە مانگی شەرتی ئەم ساڵەوە بەپی ئەو ڕاپۆرتانەی لەلایەن پەتاکۆنەوە بڵاو وتایەوە داعش خۆی ئامادە کات بۆ ئەوەی هێرش بکاتە سەر ئەو زیندانە و چەکدار و سەرکردەکانی ئازاد بکات و لە توی تێکیشدا چەند ڕۆژێکی پێش ئێستا برێت ماگۆ گۆرکی من گردەی ئەمریکا بۆ سووریا و عێراق و باکووری ئەفریقا ئاماژەی بۆ کرد کە ئەو چەکدارانە لەلایەن تورکیاوە لەناو خاکی تورکیاوە ڕاهێنانیان پێکراوە بۆ ئەوەی هێرش بکەنە سەر ئەو زیندانەوە چەکدارانی داعش ڕزگار بکەن تورکیا دەیویست لەو گەشتەدا چەند ئامانجێک بپێکێت دەویست کە جۆرێک لە دەوڵەتێک یان دەوڵەت تۆچکەیەک هەرێمێک لە نێوان سێ گۆشتەی ئەفرین بۆ کۆڤبانی هەروەها بۆ حەسەکە بۆ داعش دروست بکات بۆ ئەوەی ڕەوایەتی بەمانەوەی خۆی لەناو خاکی سووریادا بدات و هەروەها بخەونی دروستکردنی هەر جۆرە دەسەڵاتێکی کوردی لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا لەناو ببات بەڵام بە دڵنیاییەوە وەکۆی لە میدیاکانی ئەمریکا و هەروەها میدیاکانی رووسیاشدا دوێنێ ئاماژەی پێکرا ئەمریکا ڕاستەخۆ ئاگاداری ئەو هێرشە بووە و لە ئاسمانەوە چاودێری چەکدارانی داعشی کردووە تەنانەت لە سەرەتای هێرشەکەدا ئەمریکیەکان ئامادە نەبوون هیچ گورزێکی ئاسمانی لە چەکدارانی داعش بوو بشێنن هەروەها فەڕەنسیەکان بە دڵنیاییەوە ئاگادار بوون وەکاری ئەمە بێدەنگیشیان بۆ ئەوە دەگەڕێتەوە کە هەر یەکە لە ئەمریکا و فەڕەنسا بدەیانەوێت هەر جۆرێک بێت پرسی ئەو چەکدارانی کە لە سووریا زیندانی کراوە بەبێ ئەوەی بگەڕێنەوە بۆ وڵاتەکانی خۆیان یەکلایی بکرێتەوە بۆەوە وەلەم چوارچێوەی ئەم سیناریۆدا ئەم سیناریۆی خزمەتی بە بەرژەوەندەکانی ئەمریکا و فەڕەنساش دەکرد ئەگەر بەهاتایە ئەو چەکدارانە بلە لە میانەی ڕووبەڕەکانی ئەسەدەوە ئەو چەکدارانە بەشێکی زۆریان بکوژرانایە ئەم بەش ئامانجەکەی ئەمریکا و فەڕەنسای بەدی بدەهێنا کە بەبێ ئەوەی هیچ بەرپرسیارێتیەک هەڵبگرن کێشەی ئەو چەکدارانە کۆتایی داهات بەڵام وەکو بینیمە سیناریۆکە بیت یاخود ڕووداوەکەی وەکۆی کە پێشبینی کران نەچوە پێشەوە واوی ڕزگارکردنی زیینەتە دەدانەکان بە شێوەیەکی تەواوسەری نەگرت ئەوەی تا ئێستا هەڵهاتبوون کە دۆزراوەتەوە نزیکای ژمارەیان نزیکەی 700 بۆ 740 لە زیینەتانیەوە تەواوی زیندانیەکانی تر دەستگیری کراوە و زیاتر لە سەداری داعش لە لانجامی ڕووبەڕوو بوونەوەکاندا کوژراوە بەڵام ئەوەی مەترسیە ژمارەیەک لەو چەکدارانەی کە لە گوێران هەڵاتوون 16 بۆ 17 بەرپرسی باڵای داعش لە ناویاندا هەیە باسلەوە دەکرێت بەشێک لەوانە لە بەبانەکانی دیێرە زورەوە خۆیان گیاندوەتە نزیک مووسڵ وە لە ناویشاندا دوو سەرکردەی کوردی داعش کەکامانە وا دەکات مەترسی بۆ سەر سنوورەکانی عێراقەوە بۆ ناو خاکی عێراقیش دروست بێت بە تایبەتی لە پارێزگای مووسڵ و ئەو دیالە بۆیە ڕاستە و خۆب لە دوای ڕووداوەکان کازمی بۆ خۆی سەرداری ئەو سنوورانەی کرد و ئەم ڕۆژ کۆبوونەوەیەکی زۆر گرنگ لە بەغدادا بوو لە سەرپرسە لە نێوان هەرێکە لە دەستگای ئاسایش نیشتیمانی عێراق و هەواڵگری عێراق و بەسەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لەسەر ئەو پرسە چکە بە دڵنیاییەوە ئەمەوا دەکات ئاسایشی عێراق
بەڕووی مەترسی ببێتەوە و بیشمانە نەچێت چەند ڕۆژی ڕابردوودا بە تایبەتی لە 2 هەفتەی ڕابردوودا حەشتی شعبی لە چەند لایەکەوە ڕێگەی بۆ داعش کردوەوە بۆی چالاکیەکانی فراوان بکات. ئەمەش وەک هەوڵێک بۆ ئیحراجکردنی هێزانێکی کە لە خۆیان بە براوەدانێت تایبەتی مستەفا کاظمی و مقتەدا سەدر. باشە کاک دکتۆر، زۆر بە کورتی دەمەوێت بزانم ئایا ئەوەی کە ئێستا لەسەر سەرمایەکانی بیابان لە عێراق هاتووە تاراوە کاریگەری دەکاتە سەر ئەو ڕێکەوتنی لە نێوان کورد و شیعە و سوننە هەیە کە مقتەدا سەدر محەممەد حەلبوسی وە مەسعود بارزانی یا پارتی دیموکراتی کوردستانە. ئایا هیچ کاریگەری دەکا هیچ نەبێت لە هەڵبژاردنەوەی ئەوەی کە ماوە وەکو سەرۆک کۆمار؟ بە دڵنیاییەوە ئامانجی حەشتی شعبی لە بڵاوکردنەوەی ئەم دەنگۆیانە یاخود ئەم جۆرە لە پڕ و پاگەندانە بۆ ئەوەیە کە کاریگەری لەسەر شەقامی شیعی دابنێەوە شەقامی شیعی بترسێنێت بەوەی کە بەشدارێکی کە حیزبی بەعث دەیەوێت زیندوو بێتەوە سوننەکان دەیانەوێت جارێکی کە بێنەوە سەر دەسەڵات بۆ دەسەڵات لە شیعەکان وەربگرنەوە. بە دڵنیاییەوە لە ڕاستی شەقامی شیعی بە تایبەتی لە ئاستی لایەنگرەکانیانە کاریگەری دەبێت، بەڵام لە ئاستی باڵاگو لە ئاستی سیاسیدا پێ ناچێت کە کاریگەری لەسەر کاریگەریی ئەو تۆ لەسەر یانی ڕوتی سیاسی شیعی عێراق بێت، بەڵام بە دڵنیاییەوە کاریگەری لەسەر شەقامی شیعە بێت. بەڵام ئەوەی کە پێیوەست بۆ ڕێکەوتنی کە باس دەکرێت لە نێوان مقتەدا سەدر و حەلبوسی و بارزانیدایە، هەرچەندە ئەو ڕێکەوتنێکی کۆنکرێتی نییە و واگەری هەیە لە کەساتێکدا کۆتایی پێ، بەڵام حەشتی شعبی وەروە ئەوی ناویان ناوە ئیتاریفەن سیقی بدەیانەوێت بە هەر نرخێک بێت ئەفکار لە حکوومەتی عێراق و بە تایبەتی لە مقتەدا سەدر بکەن کە ئەو ڕێکەوتنە هەڵبۆشێنێتەوە بە هەمویانەوە بەشداری حکوومەت بکەن و ئەم ڕۆژ لەسەر هەزاری چەند سەرچاوەیەکی باڵای ئێرانەوە بیتاریفەن سیقی ڕاگەیەنراوە کە ئەوان پێویستە بەشداری حکوومەت بکەن و نابێت هیچ جۆرە ڕێگریەک بۆ حکوومەت دروستکەن و ئەمەش ڕاست و پەیوەندی بە ڕێکەوتنامەی بە ئەتۆمی ئێران و هەروەها بە دانوستانەکانی پێیان ناوە هەیە کە یەکێک لە مەرجە نهێنیەکانی دانوستانەکەەکانی پێیان ناوە ئەگەری گەشتن بە ڕێکەوتن ئەوەیە کە بێت کە پێویستە بەرژەوەندەکانی ئەمریکا لە عێراق بپارێزرێت و پێویستە ئێران دەستێوەردانی ڕاستە و خۆبل لە کاروباری سیاسی عێراقدا بدەکات نەکات و لە ئێستادا ئێران پێویستی بەو ڕێکەکەوتنەیە بۆیە جۆرێک لە نەرمی و باش دیارە بەداخەوە پەیوەندیەکەمان لەگەڵ دکتۆر سەنگەر سید قادر شۆڤەکاری سیاسی نەما. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر سەنگەر کە لە میسرەوە لەگەڵمانە بوو. سپاس دەکەین کاک دکتۆر، سپاس بۆەوەی کە لەگەڵمانە بەڵاوکاران دەڵێن لەگەڵمانە. کاک دکتۆر ببوورە پرسیارێک ما بوو زۆر بە کورتی درێژە ئەتوانم بڵێم درێژە پێدەری وەڵامەکەتە. من دەمەوێت بزانم کۆبوونەوەکانی ڤێنا کاریگەریان لەسەر ڕوتی ئێستەیە دۆخی ئێستەی عێراق گەر هات و ڕێک نەکەوتن لە ڤێنا، ئایا دۆخی عێراق بەرەوکوێ دەڕوا ئاڵۆزی زیاتر یا دەبێتە یەمەنی دووەم؟ بە دڵنیاییەوە ئیبراهیم ڕەیسی سەرۆکی ئێستای ئێران یانی ئەوەی چاوەڕوانە نەکراوە بەراورد بۆ کوردی ئەحمەدی نەژاد هەی بۆ هەروەها بەرامبەر بەو ساتەی کە ڕۆحانی هەی بۆ سەرۆکێکی جیاوازترە و سەرۆکێکی گەنجترە و سەرۆکێکە دەیەوێت ئامادەکاری کات بۆ ئەوەی کورسەکەی ئەمەرجەعی باڵا عەلی خامنەی پڕ بکاتەوە بۆیە بە جۆرێک لە عەقلانیەتەوە مامڵە لەگەڵ ئەمریکا و هەروەها لەگەڵ ئەوروپادا دەکاتەوە لە ئێستادا دەیەوێت بە هەر نرخێک بێت لەگەڵ ئەمریکا و لەگەڵ ئەوروپادا لەسەر پرسی بەرنامەی ئەتۆمی بگاتە ڕێکەوتن و ئامادەشە بۆ قوربانیدان بۆ مەرجەی بەرژەوەندیەکانی ئێران بپارێزێت، چونکە بیرمان نەچێت لە ئێستادا ململانی توندی ناوچەکە ململانی ئێران و ئەمریکا نییە، بەڵکو ململانی سین و ئەمریکایە. بۆیە ئەمریکا پێویستێکی زۆری بە ئێرانە، هەروە ئێران پێویستێکی زۆر بە ئەمریکا و هاوپەیمانەکانێتی لەو خەیرانانەی کەتێک کەوتووە. بۆیە هەردوو لا جۆرێک لە نەرمیان نواندۆ بۆ بگەنە ڕێکەوتن، بەڵام ئەگەر بێت و کەماگەرێکی دوورە نەنەکنە ڕێکەوتن، ئەگەر بێت و نەگەنە ڕێکەوتن بە دڵنیاییەوە عێراق دەبێت گۆڕەپانی ململانی و پێکادانی ئەمریکا و ئێران دەیەوێت بە هەر شێوەیەک بێت لە ناو خاکی عێراق و لە سووریا و لە یەمەن پشتاری زۆر لە ئەمریکا بکات بۆی بجارێکی کەن ناچاری بکات بێتەوە سەر
مێزی بدانوستان و بیرمانە نەچێ هێرشەکەی چەند ڕۆژێ ڕابردووی حوسیەکان بۆ ئەبوو ڕەبی پەیامێکی ناڕاستەوخۆی ئێرانیەکان بۆ ئەمریکیەکان بەوەی کە ئەوان گەر بێت و نەگەنە ڕێ کەوتن توانای وەشاندنی گورزی کاریگەریانەیە لە بەرزەکانی ئەمریکا لە ناوچەکە. زۆر سپاس کاک دکتۆر، سپاس لەوەی کە لە وڵاتی میسرەوە لەگەڵمان نابووی، سپاس بۆ شڕۆڤەیە کە بۆت کردین. بەڵازیزانەوەی کە بینیتان قسەکردن بوو لەسەر بوونی هێزی یا چەکدارەکانی تارمایی بیابان لە عێراق کە ئێستا بۆتە مشتومڕێک و جەدەلێک لە نێوان سەرکردە بەتایبەت شیع و سوننەکان و بەگشتی گۆڕەپانی سیاسی عێراق. تا پشتەوەی ڕووداوێکی دیکە لافتێ داهاتوو پێتان دەگەینەوە. بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین. سپاس بۆ بینەریتان.